دادگای فیدرالی عێراق سکاڵاکەی هادی عامری لەبارەی ئەنجامەکانی هەڵبژاردن ڕەت کردەوە و بڕیاری خۆی لەبارەی تانەکەی ئاڵا تاڵەبانی دواخست. بافڵ تاڵەبانی دەیەوێت هێزێکی نوێی سەربازی بۆ حیزبەکەی دروست بکات. جارێکی تر کۆرۆنا تەنگی بە چین و چەند وڵاتێکی ئەوروپا و ئەمریکا هەڵچنیوە. سڵاوتان لەبێت گرنگترین هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش دەکەم. بافڵ تاڵەبانی دەیەوێت هێزێکی نوێی سەربازی بۆ حیزبەکەی دروست بکات. بە گوێرەی ئەو زانیاریانەی شارپرێز لە سەرچاوەیەکی تایبەت و ئاگادارەوە دەستی کەوتووە، بافڵ تاڵەبانی هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە چوارچێوەی ئەو هەڵمەتەی دەستی پێکردووە بۆ دەرکردنی هێزە چەکدارەکان لە ژێر دەستی سەرکردە و بەرپرسە باڵەکانی حیزبەکەی دەیەوێت هێزێکی ڕاهێنراوی 15,000 چەکداری دروست بکات. هەر بەپێی زانیاریەکانی شارپرێز بافڵ تاڵەبانی هەموو هەوڵی بۆ ئەوەیە تەواوی هێزەکانی یەکێتی لە چوارچێوەی ئەو هێزە چەکداریەدا ڕێک بخاتەوە و سەرجەمیشیان بخاتە ژێر کۆنتڕۆڵی خۆیەوە. ئەمەش لە کاتێکدا لیواکانی سەر بە سکرتاریەت لە ئێستادا و بە فەرمانێکی بافڵ تاڵەبانی خراونەتە ژێر دەسەڵاتی قوبات تاڵەبانی برای کە لە ئێستادا جگە لە پۆستی ئەندامی مەکتەبی سیاسی ئاوکات لێپرساوی سکرتاریەتیشە، واتە دوو براکە سەرجەم هێزەکانی حیزب ئاراستە دەکەن و دەیانخەنە ژێر فەرمانی خۆیانەوە. بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی ئاشکرای کرد هەڵمەتی دەست بە سەرداگرتنی ماتۆرسکیلیان دەست پێ کردووە و ژمارەیەک ماتۆرسکیلیش دەستی بە سەرداگیراوە. بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی ئاشکرای کرد ڕۆژانە هاوڵاتیەکی زۆر سکاڵا دەکەن کە ماتۆرسکیلی گەیاندنی خواردنگەکان بێزاریان دەکەن و سیمای شاریان ناشرین کردووە. لەو ڕۆژەوە هەڵمەتی دەست بە سەرداگرتنیان دەستی پێ کردووە. هاوکات هاتوچۆی سلێمانی شۆفێرانی ماتۆرسکیل ئاگادار دەکاتەوە بە تایبەت ئەوانەی کاری گەیاندن دەکەن پێویستە پابەندی سەلامەتی بن و هۆکارەکانی سەلامەتی لە دەستکێش و کڵاو و سەرئەژنەوە بەکار بهێن و خۆیان بەدوور بگرن لە ڕۆیشتن بە پێچەوانەی شەقام و بێزارکردنی هاوڵاتیان. هاتوچۆی سلێمانی دەشڵێت دەبێت هەموو شۆفێرێکی ماتۆرسکیل خاوەنی مۆڵەتی لێخوڕین بێت یاخود بە زووترین کات سەردانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی بەشی مۆڵەت بکات بۆ دەرهێنانی مۆڵەتی شۆفێری ماتۆرسکیل و بەپێی یاساش کار ئاسانیان بۆ دەکرێت. دادگای فیدرالی عێراق سکاڵاکەی هادی عامری لەبارەی ئەنجامەکانی هەڵبژاردن ڕەت کردەوە و بڕیاری خۆی لەبارەی تانەکەی ئاڵا تاڵەبانی دواخست. لەسەر سکاڵای هادی عامری سەرۆکی هاوپەیمانی فەتح دادگای فیدرالی عێراق چەند دانیشتێکی تایبەت بە دۆسیی ساختەکاری لە هەڵبژاردنی پەرلەمانی عێراق ئەنجامدا و ئەمڕۆ دووشەمە دادگاکە سکاڵاکەی هادی عامری ڕەت کردەوە. هاوکات دادگای باڵای فیدرالی عێراق بڕیاری خۆی لەبارەی تانەکەی ئاڵا تاڵەبانی لەبارەی ئەنجامی هەڵبژاردنەکەی 10 ئۆکتۆبەر بۆ ڕۆژی 16 کانونی دووەم دواخست. لە دوای بڵاوکردنەوەی ئەنجامی هەڵبژاردنە پێشوەختەکەی پەرلەمانی عێراق بەشێک لە هێز و لایەنە سیاسیەکان ئەنجامەکانیان ڕەت کردەوە و لە دادگای فیدرالی سکاڵایان تۆمار کرد. فەرماندەی گشتی هێزەکانی سووریای دیموکرات هەسەدە داوا لە نەتەوەی گرتوەکان دەکات هەوڵی ڕاگررتنی ئەو هەڕەشانە بدات کە تورکیا دەیکات. مەزلوم کۆبانەی فەرماندەی گشتی هێزەکانی سووریای دیموکرات ڕایگەیاند ئەو هێرشەی تورکیا ئەنجامیدا بۆ سەرشاری کۆبانێ و ڕێکخراوی لاوان بووە هۆی شەیدبوونی 5 کەس و 4 کەسی دیکەش بریندار بوون. دەشڵێت ئەو هێرشە ئاماژەیە بۆ بەردەوامی هەڵسوکەوتی داگیرکاری و سەلماندنی چۆنێتی مامەڵی تورکیا لەگەڵ پرسی کورد لە سووریا. مەزلوم کۆبانێ داواشی لە نەتەوەی گرتوەکان کرد دەست بەجێ هەوڵ بدەن هێرشەکانی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان ڕابگرێت. جارێکی تر کۆرۆنا تەنگی با چین و چەند وڵاتێکی ئەوروپا و ئەمریکا هەڵچنیوە. ڤایرۆسی کۆرۆنا بە تایبەت جۆرە گۆڕاوەکەی کە بە ئۆمیکرۆن ناسراوە جارێکی تر تەنگی بە چەند وڵاتێکی گەورەی جیهان هەڵچنیوە، لەوانە ئەمریکا و بەشێک لە وڵاتانی ئەوروپا و چەند شارێکی وڵاتی چین. ئەنتۆنی فاوچی گەورە ڕاوێژکاری تەندروستی سەرۆکی ئەمریکا ڕایگەیاند حاڵەتەکانی کۆرۆنای گۆڕاوی جۆری ئۆمیکرۆن لە وڵاتەکەیان زۆر بوو و زۆر زیاتر و خێراتر ئەم جۆرە نوێی کۆرۆنا کە بە ئۆمیکرۆن ناسراوە بڵاو دەبێتەوە بەراورد بە جۆری دەلتا. لەلایەکی ترەوە ڕاگەیاندنەکانی ئەوروپا بازلەوە دەکەن بەشێک لە وڵاتانی ڕۆژئاوا لەوانە فەڕەنسا و بەریتانیا و ئیتالیا لە ئێستادا ڕۆژانە ژمارەی پێوانەیی تۆمار دەکەن لە توشبوون بە کۆرۆنا، بۆیە ڕێکاری توندیان بۆ ئاهەنگەکانی سەری ساڵ و خوێندنی ناوپۆل گرتووەتە بەر. خواتان لەگەڵ.